بەس بێدازاریدم خۆت بە تەنهایە کەسی سووتەن دووتە هەزاردم کیژۆڵای سوورە گوڵ بەس بێدازاریدم خۆت بە تەنهایە کەسی سووتەن دووتە هەزاردم کیژۆڵای سوورە گوڵ کیژۆڵای سوورە گوڵ سڵاوتان لێبێت مامۆستا سپاس بۆ بەڕێزت کە دەرگات ئاوەڵا کرد بۆی بینە خزمەتی بەڕێستان و ئەو شاکار و ئەرشیف و جوانبینەی کە لە بەڕێستا هەیە قسەی لەسەرکەین. چاوەکەمی منی شۆکویەوە زیاتر دڵم خۆشە بە دیدەنی جەنابتان و بەرنامەکە و بینەرانی خۆشەویست کە ئەم بیننەوە ئەزان کاتومەتەوە بۆ نیشتیمانی پیرۆز ئینشاءالله سەرکەوتووە بن لەشتان ساغ بێ بەخۆشی و بە شادی ئینشاءالله. مامۆستا من زۆر گەڕام بۆ ئەوەی کە دیارەیەکی شایستە بێنمە خزمەتی جەنابتان هەرچەند بیرم کردەوە چەپکە گوڵەکە وشک دەبن شیرینەکە بۆ شەکرە خراپە جوانترین شت کە لەگەڵ بوونیەتی مامۆستا یەک بگرێتەوە وشە جوانەکانی ئەو شاعرە جوانانەیە مامۆستا گۆران هیوادارم لێمان قبوڵکەی حورمەتە هەیە. ئەمە دیارەیەکی پیرۆزە هەرچەند لەم سەردەمەیە لە قەرنی 21 خوێندنەوەی کتێب کەم بووە زۆر کەم بووە و بەڕاستی ئەمیش بیکڕم لە بازار بەڵام تۆ کورتت کردەوە بۆ من زۆر سپاس دیارەیەکی هەتا بڵێ پیرۆز و جوانە خوا عەفوی کە مامۆستا گۆرانی خۆشەویست تاجی سەری هەمومانە و بەڕاستی ئەم دیارێ لای من زۆر پیرۆزە. جا مامۆستا بەدڵ لەم دیارەش وەکو ئەوەی کە خوێنەرێکی باشی دیارەیەکی کەت هەرەکەوێتە لام کە نووسینەکانی مامۆستا هەژار مکریانیە والله مەمنونتە ئەوە قەرزێکە و چێشتی مجاوەرەکە نازانیتر بە کەوجیر تێکی داوە من چوون لە تاران بووم دوای چوون بۆ کەرەج لە کەرەج بووە و چوون بۆ لای بینیم دوو کتێبی چاپ کرد مامۆستا هەژاری بەڵێ بەڵێ ئیتر دوو کتێبەکە بە هەدیە یامی مامۆستا هەر دەستپێک بالەوە لە ساڵی چەنددا بینیت مامۆستا هەژاری بینی؟ قوربانجان سەرەتای 85 بوو 85 بوو سەرەتای 85 بوو بەڵێ باشە ینی مانگی یەکۆوانە بوو باشە خۆ لەو کاتەیە پێێنەوە تووڕەمە بە خۆزی زمەکە ئەو کاتە ئەو گۆرانی جوانە هاتبوویە بوون تووڕەمە بەدەمێکە لە هەفتاوەشتاکان ئەو شارەی یامێکاکە لە دیوانەکە هەبوو بەڵام چاپی نەکردبوو ڕۆژان ئەڕۆت و هەر خۆشەویستی منی ئەو عینوانەشم خستبووە ناو ئاوازەکەەوە جوانە لێ ڕۆژانە ڕوا و تۆ هەر خۆشەویستی منی ڕۆژانە ڕوا و تۆ هەر خۆشەویستی منی عینوانەکە ئەوە عینوانەکەیە تر گۆرانیەکە تاوان ئەمڕۆ بەرنامەیەک دەکەین هەم گۆرانی تیابێت هەم باسی ئەرشیفە جوانەکانی جەنابتانەکەین و من زیاتر لە بەرنمەیەدا فۆکسەکەم لەسەر وێزگەکانی منداڵیە ینی زیاتر بەڕێستان لە بوارە هوەرەکەدا بەرکەوتنتان هەبووە لەگەڵ میدیا و ڕاگەیانەکاندا بەڵام لە ڕووی منداڵی و کەمترین جارباسی منداڵی خۆتە کردووە مامۆستا بزانم چۆن منداڵی تێپەڕاند ئەمە بۆ باسکە. قوربانجان دایک و باوکم سابونکەرانین خەڵکی ئەم شارە جوانن سلێمانی من لە تەپەی مەلا عەبدوڵڵا گەورە بووم لە دایک بووم لە گەڕەشی ئازادی خۆشەویست مەلا عەبدوڵڵای کەرکووک تەپەی مەلا عەبدوڵڵای کەرکووک گەڕەشی ئازادی کەرکووک گەڕەشی ئازادی کەرکووک سەرچاوەی پێشمەرگایەتی و شۆڕژێری بەوسە لە شەستەکانم باس ئێمە گەنج بووین مناڵیم لێەوە دەستی پێکرد ئیتر هوەرم لێەوە دەست پێکرد حەزم لە مۆسیقا و گۆرانی و لە ساڵی چەندە و مامۆستا لە شەستەکانە بەس لە هەفتاکاندا بەرهەمە بڵاو لە 1952 لە تەپەی مەلا عەبدوڵڵا لەدایک بووم بەڵێ دوایی باوکم عەرزێکیان پێشکەش کرد 5 دۆنەمیان پێشکەش کرد عزەتاغای کەرکووک ڕەفیقی بوو
وتی وەرە عەباسجان ئەو پێنج دەونەوە بۆ تۆتی خۆ من گایلوشت بەخێو ناکەم ئەو سەتەماعیان نەبوو وازی لێنا وڵات زەتاقا وازی لێ نێنا وتی وەرە ئەوە 300 مەتر عەزی لەسەر بکە 300 مەتری دایە وڵای وابزانام 400 مەتریش بوو قیاسم نەکردەوە ڕاست خانووی کرد نیوەی کرد بە خانووی نوێی بەجێهێشت تەبعاً دیواریشی بۆ کرد یەکێکیان گومەت بوو گەچ یەکیان قوڕ گومەتەکە تەواو بوو بە سەری نەنەرابەوە ئەوە قوڕەکەش هەر نەنرابەوە ئیتر بریندار بوو بۆ خۆی نازانم لە چی حرب لە فەڵەستین بوو لە سەفەر بەلک بوو نازانم چۆ بریندار بوو کە ڕێس عەرەفا وەحدەی عەسکەری بوو هەر بەو ئیشەشەوە بۆ کارەوە چووە کەرکووک ئێمە هەرسێ خوشکەکەم و من لەوێ لەدایک بوون کاکیشم حەسەن جافە ئەویش لە کەرکووک لەدایک بوو باشە پرسیار دێتە پێشەوە ئیتر بریندار بوو کە بریندار بوو وەفاتی کرد باشە من 3 ساڵام بوو پشۆلەکەم 1 ساڵام بوو ڕۆحی شاد بێ مامۆستا چەند کەس بوون لە ئەندامانی خێزانتان 3 خوشک 2 برا 5 بەس من و کاکم دایکمان جایە چۆن یەک باوکین باوکم دوژنی هێناوە دوژنی هێناوە تەماکار خۆ بە عەشقوشت نەیهێناوە بڕوا ناکەم بە عەشق بێ نابێتی بەس دایکی من حەزی لە دایکی منە کرد بەڵێ چۆن ینی ماوە ژنە کۆنەکەی هەروواهی خاڵوانی بۆی هێنا یعنی خاڵی هینم خوشکەکانی ئەو کابرایە باوکمانە ناسیەوانە ئەو ژنەیاندایە ژنێکی ڕێکوپێک جوان کاکە حەسەنم بوو لە دایک ئیتر وەفاتی کرد باشە ئیتر دایکم بەخێوی کرد کە دایکم بەخێوی کرد دڵسۆز بوو ماڵی باپیرەمەوەمانە باوکم ئەو وەفایی بینی عاشقی بوو کە عاشقی بوو هێنای ئیتر کە هێنای نەقلی کەرکووک بوو گەنج بوو تو چی لێ نەهاتوە هەموو ڕۆژەی تاشەوی بەشکم بەڵکو خوا شتێکم بادێ ئەسکەری بوو ئەسکەری تر زیرەک و خوێنەواری هەبوو شاعیر بوو ئیمامی مسجد بوو بەو گەنجێتیە دەنگیشی زۆر خۆش بوو باوکت لە گۆرانی وتن و لە بانگە کامیانی هەڵبژارد وەڵا بانگەکەی هەڵبژارد بەڵێ بەس من تەماعکار بوو منیش هەر برە 5 ساڵانەوە بانگ مەدا بانگیشیاوە بانگشم داوە هەر لە مزگەوت بەڵێ لە مزگەوتی گەڕەکی ئازادی بەڵام مۆسیقاکە زاڵتر بوو هات خوێنمەوە ئۆکو مۆرانە دگدگدگ ئەرەوەڵە بەس جوانە یعنی دوو شت تێکەڵکێش کردووە کە گرنگ بووە بانگدان هەردووچیانم تارێک نەکردووە تا ئێستا ئێستش بانگەیت ئێستش بانگە دەم لە سنترال باشە بەدەر لە چوارچەوەی بەرنامەکە تۆزێ دەرچم ئەگە بڵێن گوێمان لە بانگ بێ ئەبێت بۆ نابێ قورگم تەواو بۆ بانگەکە تۆزێ دەنگی تۆنی بەستی وەنیە بەڵێ بەسە تۆزێکی هەر لێڵین باشە ئەمە ئەوە و دەرسی قورئانیشمەوەتەوە لە هین لە سنترال مۆسک لە مزگەوتی مەلیک فەهەد سعودی لەوێ مدیری فەنی بووم ئەم کارە جوانی کە ئێوایکەن تەسویر مەسیرۆ شتانە عولەماکان کە هاتن دەرسیان شەرح کردومانە بە یەکمان دوومانگ سێمان لەوێ علمی ئیسلام فێر بووم خۆی لە فێر نەبووم لەوێ شەریعە فێر بووم فقه فێر بووم بە برای خۆم بڵێم تەفسیری قورئان فێر بووم قورئان خوێندنەوەی جوان فێر بووم ڕێک و پێک ئیدغام و ئەمانە دەرسمەوەتەوە بە مناڵەکان زۆر کەسیش لەسەر دەستی من بووە بە مسلمان لە لەندەن و ئەوانەوە ئاهاتن آخر 8 ساعتنی دوورە ئاهاتن مەسەلەن برادرە پاکستانەکان یانویست بیان کەم بە مسلمان باشە ئەنا مستەر بارەم چونکە من ئەمور نەبی بە مسلمان هەتا لێی تێگەی خۆت نەشێوێنی و ئەبێت تێ بگەی حەزرەتی ئیسا لە دینی ئیسلامیە چییە چۆنە تەبە مامۆستا من ئەفوم کە لەم بەرنامەدا دوو فەقرم تەرە کردووە بەڵام بەڕێز زۆر بە جوانی باسی دینەکەیت ناتوانم ڕێگری لەوە بکەم کە بەڕێستان باسی ئەو فەقرێ نەکەن ئەویش دین و سیاسەتە کە لەم بەرنامەدا زۆر جار خۆمی لێ نایم یاخۆ قسەی لەسەر ناکەم سیاست منیش ئەو جەنابە عینەشت من کابرایکی سیاسی نیم بەڵام شۆڕژێرم پێشمەرگەی کۆنم
کورتپەروەرم خاکە پەرستم خۆشی عاشقی خاکی خۆمم هیچ شتێک لە دنیای بەقەدەر کوردستان جوان نییە بەڵام قەدری لای ئێمە نییە بەداخەوە باشە چەندین گۆرانی جوانیش بۆ خەمەکانی کوردستان وتووە بە تایبەتی لەو کاتەیە کە ڕۆژەڵات ڕۆژئاوا تووشی گرفتێک دەبێت بە دەنگەکەت هاوخەمی خۆت ئاوێتەی ڕۆژاوا لە فستیڤالە جیهانیەکان لە فستیڤالەکانی دەوڵەتەکانی دەوروبەرمانەوەکو دەنیمارک و سوید و ئەڵمانیا و فەرەنسامانە کۆنسرتم زۆر کردووە هەمووی پێش هەموو شتێک گۆرانی بەسەر کوردستان ناوتووە باشە مامۆستا بە قاوەکەمان سار نەبێتەوە باشە مەمنونی بەڕێزیت جا مامۆستا بەدەم قاوەشەوە بەدەم قسەکردنیشەوە گرنگە باسی ئەوە بکەین زۆر جار دەڵێن ئەوانەی کە دەنووسن یا دەستیان لە شەعرا هەیە جگەرەش دەکێشن بەڵێ چۆن جگەرە ناکێشید یاخود با پرسیارەکە وا بکەم جگەرە دەکێشید جا دەتوانی شتێک بنووسی یاخود نەخێر ئەگەر جگەرەش نەبێت دەتوانی شتێک هەر بنووسی باوکم خوافی کە جگەرە کێش نەبوو مسلمانێکی تەواو بوو ئیمامی مزگەوت بوو بەس دایکم خوافریکا لەگەڵ مردووی ئێوەیە جگەرە کێشێکی زۆر خراپ بوو ئەجا هینێکیش ئەم شاور پیانەوت شاور جگەرەکەی ئێران کە فلتەری نییە فلتەری نییە هەر ئەوەش تەسیری تێکرد بەڵێ لێ کرد بە سەرەتان خوافریکا لە ساڵی 1970 وفاتی کرد چەند جار جگەرەیە کێشا لە بەردەم بن نایە کێشا چوە دەرەوە یا چوە حیوانەکەی کێشا و هاتەوە غەرغەرەیەک شێ کرد بە دەمی بەجگەرەکە غەرغەرەیەکێ کرد بۆی ئەگەر ماچم کابۆنی نێ ئێتاقانەی دایکم بووم وایە ئەوە نەخۆشیەویستی بەڵێ ینی بە زووی لە نازی باوکایەتی بوویت کە مایە داخە ینی باوە کۆڵەکەیەکی باشی منداڵەکەی بە تایبەتی بۆ کوڕ من 3 ساڵم بووم باوکم بەفەتی کرد 3 ساڵی بوویت بە خەیاڵ لە بیرمە کە لە خستەخانە بووی ئێستاشە لە بەرچاومە بەڵام خوشکەکەم لە بیری نییە ئەو مناڵتر بوو ئەو 1 ساڵان بوو ئەمەی بەڕێستان دەڵێن خەمێکی گەورەیە بەڵام بوونیەتەکەی ئێوە لە 3 ساڵیەوە ئەم یادگەیی دروست کردووە جوانە کە بوونی باوکتانت لە بیرە بەڵێ باوکت کەسایەتێکی چۆن بوو شکڵ و شێوەکەی دەڵێن باوکم بە شخصیت بوو سمێڵی وەکو هیتلەر دانابوو ئاوا وەکو هیتلەر عینن ئەوە بۆ وادای نابوو لەبەر ئەوەی ئەمەی پان بوو لە فەریدەلات ڕەشە چوو ئەمەی سمێڵی وادا نابوو بۆی کە سێریەکەی کورد بێتەوە لێرەی تەقریمی کردو بەمانە بۆی نەچێتە ناودەمی شەرعەن گوناحە بچێتە ناودەمتەوە ماستاوە خۆیتەوە شتە خۆیتەوە ئەماوە بەس ئێمە قاوەیەکە خۆیتەوە بەس کابرایەکی خوا ئەفریقا لەگەڵ مردووی ئەوەیە هەتا بڵێ دڵسۆز و بەسۆز و جوامێر بوو لە ڕووی ئەوەی پێوتێ جاوی جامانە و مشکی و ئەوانەی دەبەست جارجار بڵێ من لەفکرم نییە بەڵام بڵێ بەڵکو جەنابە سوور و سپی بوو نه ئەسمەر بوو باوکم ئەسمەر بوو دایکم سوور و سپی تۆ چیتەوە سەر دایک باشە ئەنجا حەسەن زیرەکە زانیاڵێ چی بەڵێ سپی سادە 100 تومەن هەی قوڕمان بەسەر سوور و سپی 200 تومەن ئەسمەر بێ و خاڵ لە ڕوو باو کەڕۆ 1700 تومەن خۆی مامەستا حەسەن زیرەک زۆر مەعجیبی ئەسمەر بووە بەڵێ وانە بەڵێ ئەتە دڵەکەی لە ئەسمەرا خۆی گردووەتەوە من خۆی مەدرسەیەکی قوتابخانەیەکی زۆر تایبەتی دروست کرد بۆ خۆی بلیمەتانە خوێنواری نەبوو ئەو هەموو شەرە جوانە ئەو هەموو ئاوازە جوانە مۆسیقیش نەبوو باشە یعنی ئەجری وەفای جەفای بەسەر هەموو هونەرمەندانی کوردی هەر 4 پارچەک هەر 5 پارچەکەی ڕاستە مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی مامۆستایەکی دەنگخۆش بوو وە لە ئێستشدا هونەرەکەی لە نێو جیلی نوێدا بەردەوام پەرە دەسێنێت و بوونی دەبێت ئەمەش گرنگە بۆ ئەو شاعرانەشی ئرتیجالی یەکسەر بۆی هاتووە وتێتی اینجا تەسەور کە ئەو شعرە جوانانەی کە ئەو توێتی ڕاستە هەمووی ناسکە ڕاستە مامۆستا باسی منداڵیت بۆ نەکردم بەسەر ئەو قۆناغەدا تێپەڕی من زۆر خەیاڵم لای منداڵی قۆناغەکانی منداڵی چۆن تێپەڕان قوربان گیان من ئەو پێت وتم لە بێنازی بێباوکیدا تێتپەڕان ئەوە هیچ بەس من لە تەپەی مەلا عەبدوڵڵا لەدایک بووم بەڵێ
لە ماڵی سەی قادر نەزاکەت خان کە دایکمە شیری داومە تێچکم دایکم شیری نەبوو کە دایکم شیری نەبوو 15 دایکم هەیە ماشەڵڵا خۆی ئەو ساوا بوو ماوە سازانی ماشەڵا منەوە نە خوشکم هەیە ئەگەمە لای هەچ کەسێکرا کاڵێن شیری تۆی پێدراوە ئەوە نە خوشکیان بۆ خستومەتەوە ها خۆزگە لە مناڵ بچوومە ئەوەندام ئەوەنەوە دوو کەروێشکم هەچ کەسی وی بە قوربانی بوو وڵی تا بوو بە دایکم ئەنجا منیش هینە ناوسن بووم مڵچەمەڵ هەمویانم کردو بە دایکی خۆم خۆیان لێ خۆش بێ تەمەنیان درێژ بێگەر هەندێکیان ماون بەبرای عزیزم بڵێم لە گەڕێکی ئازادی تا 6 ابتدایی ناجێ بووم بۆ 6 ابتدایی لەوێ مامەوە ئیتر دوای ئەوە چوون بۆ بەغا دایکم و تێبێ بچی بۆ بەغا بۆ ماڵی خوش کرد لەوێ بژی ئەوە لەوێش مەکتەب تەواوکەی بۆی لەوێ کولیە تەواوکەی عەرەبیەکەت بە قووەت بێ بۆی قورئان لەبەرکەی بۆی قورئان بزانی دایکم خوێنەواری نەبوو بە زۆر زیرەک بوو بەس ئەو دایکانی ئەو ساوا بوون مامۆستا یعنی خوێنەواریان نەبوو باوەڕ مەعریفە و پەروەردەیان زۆر نازدار بوو ئیتر دایکم باوکم بوو برام بوو ڕەفیقم بوو خۆشەویستم بوو هەموو شتێکم بوو ئەجریم قەت لە بیر ناچێ وەکو دایکێکی دڵسۆز خوا عەفوی کا لەگەڵ ڕۆحیەوەیە ئەم تەربیەتەش هی ئەوە زایدن گەڕێکی ئازادی کە هەمووی شۆڕژێر و پێشمەرگەی کۆن بوون ئیتر ئاوا لەگەڵیانە گەورە بووین هاوڕەکانی چێ بوون مامۆستا ماون نەوەڵا نەماون یەکێ لەو هاوڕیانە دوودانە ماون دوسێدانە ماون بڵێ یەکێ لەوانە کە عیدام کرا لێرن لە کوردستان یا لە کەرکووک لە کەرکووک ئەنوەر فڵامارز بوو ئەوە عیدام کرا ڕەفیقی خۆم بوو هەر بەویشەوە فێری زمانی کوردی خۆمان فێری زمانی کوردی کرد زمانی کوردی خوێندن قەدەغە بوو لە کەرکووک کاتی خۆی ڕاستە منهەج عەرەبی بووە منهەجی عەرەبی بوو مەمنوع بوو خۆمان فێری زمانی کوردی کرد بەچی بەو گۆرانە و بە هەردی و بە وەفایی و بە مەولەوی و ئەمانە بە یەکەم کتابکە هێنای کتابەکەی هین بوو محەممەد ئەمین زەکی بەک ئەومان هەموو خوێنەوە 20 کات خوێنمانەوە خەتممان کردووە چۆن ئەنووسی چۆن گە ئەنووسی ئەوە چۆن ئەو دوان ڕە بەکارێنی ئەوانە لەکوێوە بە ئیتر ئەوانە بە زۆر مامۆستای خۆمان بووین هەردووکمان ئیتر کە کوردیەکەمان باش بوو شعرەکانی شاعرە گەورەکانمان هەبوو دیوانەکانیان ئیتر بە تەواوەتی من و ئەنوەر فێری کوردیەکی پوختە بووین برادێکی ئەمە تەمەنت چەند ساڵ بوو مامۆستا وەڵا هەر 5 ساڵان و 5 ساڵان و 7 ساڵان باشە بەس وەک دەڵێن گڕوگاڵی منداڵی تیتان چی لێ کرد ئەوەی کە زۆر جار باز دەکرێت دەگوترێت لە منداڵیدا شەڕەبەردمان دەکرد سیارە نەمان دەکرد هاوشتانە هەبوون ماڵێ با لەفکردن مەچێ با برادرەکانە بۆ بڵێم باشە وەکو وەفایە هاوڕێکانم بەداخەوە برای خۆشەویستم ئەنوەر فڵامەرز ئیدام کرا لە پەت درا هەندێک لە برادرەکانم بە نەخۆشی وەفاتیان کرد ڕۆحیان شاد لەگەڵ مردوی ئێمایە مردی حازریە ئەوەی کەماوە ئێستا برادێکی خۆشەویستمانە تەیب محەممەد ئەمین کوڕی گەڕەکە محەممەد کوڕی ئەحمەد شۆیلان کوڕی باجی مەهروب کە وەژداکی خۆمانە سەلام مەلاعەلی برای جەمال مەلاعەلی کە وەفاتی کرد سەلام شکر ماوە مناڵەکانی لێرەن زاواکەی سەلام وەلید فلوتە وەلیدی خۆمانەوە کوڕە ڕوحسووکە هونەرمەندە گەورەیە بە برای عەزیزم بڵێم سەڵاح چاوشین بۆ وەفاتی کرد خوا عەفوی کە قادر بۆ وەفاتی کرد ئیتر برادەرمان زۆرە ئیتر ئەوانەی کە باسی منداڵێکە بوو ینی بەوە تێناپەڕم دەمەوێت باسی منداڵەکەم بۆ بکەیت بەڵێ دەڵێن لە منداڵیدا ئێمە بۆ خۆمان شەڕەبەردمان نەکرد وانە ئەی هەڵماتێنمان نەکرد هەم چاڵێکمان هەڵەکەند و نازانم چیان پێوە دەوکاتە هەڵماتەکەمان تێ کرد بەڵێ
زۆر بەداخەوە ئێمە کاتی منداڵیمان زۆر نەبینیوە لەبەرەوەی ئێمە 10 ساڵان بووین دەمانچەمان هەڵگرتووە حراسەتی پێشمەرگەرەمانە کرد لە گەڕەکە حراسەتی ئەوەمانە کرد ئەگە غەریب بێت سێری کچێکمان بکە چون گەڕک هەمووی خوشک و برا بووین لەسەر ڕانی زۆربەی ژنەکان خەوتوم من هەمویان دایک من ئەنجاش ئەم کەڕەتەنە کەڕەتی پێشوو هاتیمەوە لەگەڵ خێزانە چوون بۆ کەرکووک کە لە دەرگامدا یەکێ لە دایکەکانم قاپێشت هەر بە دەستە چەورەکەەوە وتم باش معبوو بە قوربانمدا ژەم بیشۆ دەستی شتۆمانەوە نیم سەعات گریاوە یانی تەسەور کە سۆ زیاناوا بوو خوافووی کە لەم چەنانەوە فاتی کرد پار بوو ئیتر هەمویان دایک و خوشکمان بوون مناڵی ئێمە من مزراحێنم کردووە مزراحێن هەلوشێنم کردووە تۆپێنم کردووە تۆپێن ئەوسا باو لە هەلوکێنا باش بوویت وەڵا لە هەلوشێنە زۆر باش بوویت بەڵێ جا هەلوکێن کەڵێتەیە تا ئەو سەر ڕۆژە وایە دانەیەک بەڵێ عریف وایە بە شوێن هەلوکەکەەوە لە لاستیکیشە زۆر باشم ئێستا شەر باشم یعنی نیشان بگرم لێدەم بەڵام قەت دڵم نەهاتوە لە تێرێ بدەم چۆلە کۆشتێ نەکوشت نە قوتوماندانە قوتوتاندانە دڵم نایە چۆلەکە بکوشم نە چۆلەکە وەکو دنیا مناڵیەکەیە خۆ زۆر جار آخر هەر لە مناڵیەوە دایکم فێری کردوین کەروێشک ڕەفیقە چۆلەکە ڕەفیقە کۆتر ڕەفیقە ئاگدار بن دەسی بۆ نەبی ئیتر لەوەوە کۆتریشم زۆر بوو کۆتر و ڕیشۆڵە و چۆلەکە و بلبل و ئەمانە قاز مراوی هەر بە مناڵی بڵێ ناڵێمە قوتعار زەمان هەبوو 150 متر بوو ئیتر ئەوانم هەموو بەخێوە کرد دوو بەرخم هەبوو 12 سەگم هەبوو دایکە ناوی قەیسە بوو حکومت کوشتانی هەمووی بۆ حراست دامنابوو ئیتر منداڵەیەکی جوانم بە منداڵەیەکی بە ڕوحێکی پیاوێکی گەورە پەروەردەکرام باشە خۆی مامۆستا با من پرسیارێک دێتە پێشەوە سپاس دەکەم باس لە پەروەردەی دایک و باوک دەکرێت بەڵێ پێت وایە دایک ورتر پەروەردەی منداڵەکەی دەکات یعنی لە قسەکانی جەنابتەوە ئەم پرسیارە دروستە بێت بەڵێ من بەڕای نەمەتوانی دەست بۆ کوشتنی چۆلەکەیەک بەرم ئازاری گیانارەکان بەرم وانە ئێستاش ناتوانم کەروێشک بخۆم ئەو لە هەولێر داوەتیان کردم بۆ خواردنی کۆتر مەڵی کاکە ئەتوانم ماچیکەم بەڵام ناتوان بخۆم نەمخوارد نەمتوانی بەنسبەت مەدرسەی ئەخلاقیەتەوە دایکە باوک نییە باوک بەینی زوو دەرەچێ ئێوارە دێتەوە واجبەکەی ئەوەیە ئەو خێزانە بەخێوکە دانیشە کوڕم وامەکە کوڕم ئاقڵ بە کوڕم ئەمە هەموو قسەکانێتی بەڵام باوکیش هەیە پەروەردەی جوانەکە کوڕم وابە کوڕم چۆنۆکو مامۆستا هەندێک مامۆستایە دڵسۆزە حەزەکە تەلەبەکەی لە خۆی پیاوتر بێت تەلەبەکەی لە خۆی زیرەکتر بێ ئەو علمێ هەیەی بیداتێ ئەو جوانیە هەیە هەندێک باوکیش ئاوا جوانە ئەنجا ئەگەر هەموو وڵاتی جیهان ئەخلاقیەتی باوکیان هەبواە بۆ مناڵەکانیان هەموو دنیا بەخۆشی ئەژیە هەموو سیاسی ڕازگۆوە بوو لەبەرەوەی تربێتی میلەتەکەی جوانەدا ئاگای لە میلەتەکەی بوو ئاگای لە وڵاتەکەی ئەبوو بە جوانی باوکی چاک یعنی ئەوەندە پیرۆزە ئەخرێت یعنی وەکو کلە کرێتە چاو سەرکردەی چاک و سیاسی چاک هەچەند باسی نامێ باسی سیاسی خۆمانی لێنێن ئەو ئیشی خەڵکانێکی خەڵکانی مامۆستا چەند وێنەیەکی جوانی جەنابتم لایە بە تایبەتی وێنەکانی ئەگەر هەڵە نەبم تەمەنی نزیکە 20 ساڵی 25 ساڵی ئەلەم وێنەدا ماشەڵڵا جوان دەرەکەیت باسێکی ئەمەم بۆ بکە ئەم وێنە یەکەی گیراوە هاوڕێیەکیشی لەگەڵایە ئەمە حەفتاکانە لە بەغا گرتومە ئەوە باجەتی ئامۆزاتە زاواشم بوو ئیتر قسمەتیان تەواو لە بەغا گرتومە ئەوە حەفتاکانە تەمەنت چەند بوو مامۆستا بۆ خۆیان نازانم حساب و کتابی بەس نزیکی 20 ساڵ بۆ 25 ساڵە بێگە هەڵە 25 ساڵ نابێت تقریباً هەر
هەژدە و بیستوانێ 20 بۆ حسابی مەکە کە لەم تۆزە زلە نانا بەعکسەوە ماشەڵڵا لێبێ تەراشم کردم. ئێستاش سوور و سپی جوان ماویت چاوەکەمی سپاس دەکەم. مامۆستا وێنە لای بەڕێستان چی دەڵێت؟ وێنە دیارەیەکی پیرۆزە ئەمێنێتەوە و یادگارەیەکی جوانە کە سێرێکی ڕابردوود بیرەکەوێتەوە ئەو کاتانت بیرەکەوێتەوە کە ئەو ڕسمەت گرتووە پێش ئەوش هەر یادگارەکان بیرەخاتەوە شتێکی جوانە و هوەرێکی جوانە ئەوەی کە کامێرەی داناوە بەڕاستی حەق ئاڵتونی بۆ دروستکن. باشە مامۆستا جاران وەکوی ئێستا هەر یەک و کامێرێکمان لە گیفانان نەبوو نەخێر وانە بەڵێ بۆ ئەرشیفەکانیش دەمانەوە ئێستا هەر یەکە و کە دەڵێم کامێرەیەکمان لە گیرفانە مەبەستم لە مۆبایلەکەوانە بەڵێ بەڵێ نەمانتوانی و ئەو ئەرشیفە جوانانەی ڕۆژانە و ژیانی خۆمان بە جوانی بیهێڵینەوە و تۆماریکەین. بەڵام جەنابتان و ئەو کەسانەی کە لە ڕابردوودا وێنەی ڕەش و سپیتان هەبوو بە ئێستاشەوە وەکو ئەرشیفێکی جوان ئەم وێنانە دەهێڵنەوە. بەڵێ پێش مۆسیقا من عاشقی کامێرە بووم. بەڵێ ئەگەر بینی بێتت کامێرەی کۆداک بۆکسەکان هەبوو بەڵێ دانەیەکم هەبوو لەوە ڕسمم زۆرەگرت ڕسمی پەپولە ڕسمی گوڵ ڕسمی دار ڕسمی هەندێ ماڵ هەیە ئەوە لە بەرزیە ئەم کرد بۆ چۆ ڕۆژمای کامێرەکەم پێ بوو معدل دایکشم معاشەکەی باوکمان هەبوو الحەمدلله فلیمی بۆ کڕمەوێت کوڕم دوسێ فلیم بۆ خود احتیاط دابنێ ئیتر فلیمەکان مەخستە گرفانە وەرە قۆشتەکانم فڕێداوە هەر بۆکسەکەنی ڕەشەکان قسە گرفانمەوە. ئیتر دوای ئەوە مامۆستایەکە بوو مامۆستا فاتح یادی بەخێر بێ نەخۆش بوو بە حکمی ئەوەی کە ئەچوو بۆ ئەڵمانیەوە هات بۆ عیلاج ئەو برادرە 4-5 کامێرەی هەبوو چوو بۆ ئەڵمانیا ئێگزاکتایەکی بۆ من هێنا ئێگزاکتا کە ئەوسا 120 خوارد فرێمە گەورەکان و 36ەکانی شێ خوارد کە پشکۆلەکانە دوو نوع فلیمی خوارد شێکی زۆر جوان بوو بەداخەوە لە خاسەی کەرکووک مەلەمەکە دزیان ئیتر ڕسممان زۆرە گرت ئەویش وەکو مامۆستایەک سێری ڕسمەکانێک کرد ئەویش ڕسمی جوانیە بوو ئیتر ئەو یادگاریانە هەرمایەوە عشقی کامێرە هەر لە دڵما بوو ئەوسا من 5 ابتدایی بووم هەر لەوێشەوە مۆسیقا دەستی پێکرد دوای کامێرەکە. باشە لە نۆستالۆژیا جەنابتانە لایەنە کارەساتبارەکان زیاترن یاخود خۆشیەکان و پڕکەیفەکان؟ ژیانی من لە مناڵیەوە خۆش بووە و لە مناڵیشەوە بە هوەرەوە گیرساومەتەوە ئەگەر ڕسمکردن بێ ئەگەر ڕسمگرتن بێ ئەگەر هۆنرا و ئاواز و شاعر و شاعرەکان بێ ئەگەر خۆشم من شاخ لە 5 ابتدایی بووم ئاوازی سوورە گوڵمدانە لە شەستەکانە دوایی یاری چاوشینمدانە یاری چاوشین تەبەنە و چاوشینە ئەتر دڵە بات تایبەتە ئەی چاوشینی پەرچەم کوڵ خۆشمەوەی پڕ بەدڵ ئەگەر مەیلت لەسەر بێ هانێ جەرگو دڵ وەڵی جا جەرگو دڵەکەمان پیاوە مامۆستا هیچی نەما باشە مامۆستا بە وچان وەرگین ماڵێ وچان وەردەگرین لە بەشی یەکەمدا چەند قسەیەکی کە دەکەین و هەوڵ دەدەم لە بەشێکی کەدا یا لە بەرنامەیەکی کەدا لەگەڵ بەڕێستانە ئەی کام گۆرانێک کەیفی جەنابتانە بچینە وچان؟ ئاگرێکی بێخۆڵەمێش تووڕەمە بە ئاگرێکی بێخۆڵمێش ئاگرێکی بێخۆڵە لە 74 بوو 75 بوو شەید بەرزانە و شارەی یامێ حەزی لە کچێکە کرد تی بە قوربان بووتم چییە؟ وتی تخوابی کە پاسەکەی بەهر بە خوێندنەوە بیڵێ وتم باشە وتی متیانتی ئاوازشی بۆ دانێ وتم باشە مامۆستا ئەفوم کە لێرە یاخەد ئەکەم ئەی هەندێک کۆپلەیەکی کەم لە گۆرانەکەم بۆ بڵێ هەر لەگەڵ کۆپلەکەی بەڕێستا دەچینە ناوبڕ و دواتر دێنەوە سەر شیکاری گۆرانیەکە. زۆر باشە باش پرچی زەردێ وەک زنجیرێک لە دەست و قاچماوە پرچی زەردێ وەک زنجیرێک لە دەست و قاچماوە
نیگای چاوێ وەکو تیری ئەوێنەی ڕووتی پێکا نیگای چاوێ وەکو تیری ئەوێنەی ڕووتی پێکا ئاگرێکی بێخۆڵامێش دڵێ منە کوپەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵێ مناوە سوتاوە کاڵێ بەسەر زاری هێ من و ماتوو داماوە بەڵام لەژێر پەردەی بینین نەز و جادووی پیازاوە چاوی کاڵێ بەسەر زاری هێ من و ماتوو داماوە بەڵام لەژێر پەردەی بینین نەز و جادووی پیازاوە هەرە و نازا فێڵە بازە کەوا خۆشی حەشارداوە زۆر لەسەر خۆ بەهێ منی گوڵی هیوامی شێلاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵێ منە کوپەیاوە ئاگرێکی بێخۆڵامێش دڵێ مناوە سوتاوە وەکو منی پێلێناوە هەرم کارە نالەبارەی تۆ بەسەر من تاهێناوە نەگوڵی من گوڵی زۆری وەکو منی پێلێناوە هەرم کارە نالەبارەی تۆ بەسەر من تاهێناوە دڵ بەگەڕی عەشقی تۆیە بێخۆڵ مێشکە دەستخۆش مامۆستا خەرمان بەرەکەت تەمەند درێژ بیت شانازیت و ئەم گۆرانە جوانە لە بوونیەتی هەر هەمومان داماوەتەوە ئەگەر عاشقی خانمێک نەبین ئەگەر عاشقی کەسێک نەبین ئەگەر عاشقی ڕەگەزی بەرامبەر نەبین ئەم گۆرانە هەر لە بوونیەتمانە خۆی دەچەسپێنێت دەڵێ ئەبێ من هەبم لە تۆیە کە بە دەنگە جوان و دانسقەکەی جەنابتان وتراوە مامۆستا باسێکی وردی ئەم گۆرانیم بۆ بکە هۆنراوەکەی ئاوازەکەی موزیکەکەی کە زۆر زۆر لای من گرنگە کە دەستی بۆ موزیکێک بردووە تەقلیدی نیت بەڵێ پێگومان هۆنراوەی شەهید بەرزان عوسمانە کوڕی عوسمان کارەباچی سەرووی سینەمە دڵشادەوە دوکانی لێوێ بوو یادی بەخێر بێ ئەگەر ماوە تەمەند درێژ بێ ئەگەر وفاتیشی کردووە خۆ عەفویکە بەرزان زۆر کوڕێکی ڕۆحسووک بوو لە تەشکیلی لە نەحت و ڕسم ئەوانە داوامێ کرد تازە هاتبوو ئیتر تعارفمان کردووەمانە بە برای خۆشەویستم بڵێم کە وەکوتم حەزی لە کچێکە کرد هاتووتی ئەو شعرە بە قوربانە بم شعرێکم نووسیوە بۆم کە بە گۆرانی ئەگەر چۆن پێیوتی مامۆستا وەڵڵا دەم و چاوەکە ئاخر من یعنی چۆن شەرحی کەم ناگەم بە دەم و چاوی ئەو چکم دەم و چاوێکی گەش و ڕووخۆش بوو زۆر زۆر ڕووخۆش بوو وەکو ئاگرەکە گڕگرتوو بوو هەر لەوە خراپتر بە قوربانە بمتم چییە بەرزن جا سوعبەتشمان هەبوو لەگەڵیە ئەو بوو ئاسۆ سەڵتە بوو لەوێ داوامێ کرد عینەشت حەزفکەمان خوا عەفویکاویش وفاتی شاد بێت وتم چییە بەرزانوتی توخوا چۆنێڵێ بیڵێ بە گۆرانی بە مەقام بە وتن ئێوتم باشە وڵا سێری شعرەکەم کرد تەماشاکەم شعرەکە زۆر جوانە بەڵام پێویستی بە کۆرسە کۆرسی تیانە چیم کرد سەربەندی شعرەکە ناوی شعرەکە باش نردم بەش هات خۆی هات وتی چی بووم کردەوە وتم ژۆب گرەوتیا وتم وەرە دانیشە کوڕێکی ترم لەگەڵا بوو تورکمان بوو ناوی فەلاح بوو کوڕی شکوور نەجاری کەرکووک کە مەشهورە چاوشتی کرد و چاومان خواردەوەمانە وتم بەرزان وتیا وتم کۆرسێ وێ کوڕ وتی تخوا خۆت تەسەڕف بکەم چ زانم کۆرس چییە
مێزانی کۆرچیە ئەیزانی بەس معنایە نازانم کۆرچیانی ناتوانم بۆ دەدان نەڵێ ئێوتم باشە گۆرانەکە ناوی ئاگرێکی بێخۆڵمێش نییەوتی با ئێوتم باشە تۆ بڵێ ئاگرێکی بێخۆڵمێش ئەوتی ئاگرێکی بێخۆڵمەشتم دڵی منە کەڵ پێیداوە ئێوتم گۆرانەکە ناوی ئاگرێکی بێخۆڵمێش نییەوتی باوتم دەبڵێ گۆران ئاگرێکی بێخۆڵمێش وتی ئاگرێکی بێخەمەشتم دڵی منە واسوتاوتمەوە کۆرسەکە جوانتر ئەوە ئاوازەکەشم تەواو کرد بوو ئەوم بۆ کردومانە بردم بۆ ئێزگەی کوردی کوردی بەغا چێ لەوێ فەحسی شاعریە کرد بڕا ناکەی هێ من کوردستانی خوافریکە ڕۆحی شاد بێ ڕەبی شعرەکەم دایە دەستی خوێندێەوە تێمە شعری خۆت نییە وتم نەخێری بەرزان عوسمانە وتی ماشەڵڵا زۆر جوانە خوێندێەوە دوو کەڕەت ناجەحی کرد هەر ئەو ڕۆژەش لجنەی هین هەبوو لجنەی فەحسی گۆرانی شێ دانیشت بوو علی مەردان دانیشت بوو علی مەردان کە بەڕێوبەری کەناڵەکە بوو ڕادیۆکە بوو ئەو کاتە مامۆستا علی مەردان وەڵڵاهی ئەوە نازانم چونکە مودەیەک بەڕێوەبەر بوو بەس ڕئیسی گروپی هونەری بوو هونەری بوو ئەوان ئاوازشتیان فەحسە کرد ڕاستە ئەوان بنغانم حەداد بوو ڕەحڵە خەماش بوو کابراایکی مامۆستایەکی گەورەی فەڵەستینیە ئەوە بوو شعرەکەم دا بە برادێک بردێ ژوورەوەمانە مامۆستا علی مەردان ئەی ناسیم کە سێری کردەمە ئاوازی محەممەد عەباس بارامە عادەت نەخۆیاڵێ لەژنەی بەیانی یا دوو بەیانی ڕاست وتی با بێتە ژوورۆ جەنابتی دەناسی ئەمیناسی مامۆستا علی مەردان بەڕاستی دەناردان بە مستەوای مامۆستان بوو باوکم بوو برام بوو زۆر تێکەڵاو بووین هەر وێنەیەکیشێ لەگەڵ مامۆستا علی مەردان بەڵێ باشە ئەوەی شەکرد لە وێنەکان 36 ڕسمیم گرتە بوو 36 سلایدیم گرتە بوو باش لە وێنەکەی ڕاد نەگرم مامۆستا باسی گۆرانەکە دواتر دێمە سەر وێنە بەڵێ ئیتر بە برای خۆم بڵێم فەحسی کردومانە ناجێح بوو ئاواز چوم ئاوازەکەم بۆ وتن تەوزیعی ئاوازەکەم بۆ وتن والله خۆ کەمانەکەش بەدەنگە خۆشە ئاوتی ناجێح بڕە وەڵا ناجێح بوو وتی دوو بەیانی تۆماریک ئیتر دوو بەیانی کێ لێوە بوو نازم نعیم عازف کەمانەکەی نازم غەزالی لێوێ بوو بەڵێ پیاوێکی عەزیمە بەڵێ ئیتر گۆرانی ترم زۆر تەجیر کرده بوو تۆمار کردووەمانە قسمێکی تەوزیعی من بوو قسمێکی تەوزیعی ئەو بوو بەڵام تەوزیعەکانی منیش ئەو سەرپەرشتیە کرد با نەڵێم خۆم هەڵ نەکێشم ئەو لە من تەبعەنم مامۆستا بوو زیرەک بوو ئاوازدانەر بوو بەڵام تۆ ڕۆحەکەت پێیاون مامۆستا نانا تەوزیعەکەشم دابووە بەس ئەو دەستکاریەکە چاشێ کرد یعنی چۆن تۆ ڕسمێکت هەیە نازانی فرێمی بۆ بکەی نازانی داینەی نازانی چۆن ڕایگری ئەو ئیشەی کابراایکی زیرەک بۆ عەبقەری بوو حتا داواشی لێکردم وتیبا بە گۆرانی کوردی مەڕە وەرە گۆرانی عەرەبی بڵێ نازم غەزالی دۆمی دەستت لەمە نەیە هاتیتەوە خزمەتێ بە کوردستان کرد نا پێم وتم میلەتەکەم دوایی تفونعلت مەکارەوە ڕێک پێم وت ئێستا کۆڵەکەیەکی گەورەی کورد و کوردستانی ینی بێت هەر تاکێکی کوردی کە لەدایک دەبێت شانازی بکە بەو دەنگەوە کە لە ئەمڕۆدا بوونیەتی هەیە و کللتور و مۆزیک و هەر چۆنێ تا کۆتایی پاراستوتانە مامۆستا سپاس دەکەم مامۆستا قسە لەسەر ئالەتەکان ئالەتە مۆزیکیەکان ئەوانەی کە هەبوون غەریبن تەقلیدی نین ئەوم بۆ باسکە چی بوون ئەو ئالەتانە کە بەکار هاتن بە تایبەتی لە زۆری گۆرانەکان تا ئەو بوونیەتی ئەو ئالەتە هەیە عامودولفەقەری گۆرانەکانم پیانۆیە لەبەرەوەی کاتی خۆی کە چوومە پەیمانگای هونەرە جوانەکان پیانۆم نەبینی بوو بەڕاستی بەڵێ چکم جاران نە تەلەڤیزیۆن هەبوو نە هیچ بەڵێ گەڕەکی ئازادیش مجەللە شتی پێ ناگەیشت بڵێ وەڵاو مجەللە و نازانم چی جەریدەوە شتانە باسی هونەرەوەمانە بکە وەڵا پیانۆم بینی وتم ئەمە چوتیان پیانۆیە وتم وەڵا منە گۆرانی کوردیان نییە وەڵام نەبێ ئەمە بخوێنم ئەگەڕێم دایمەن ئەگەڕێم بۆ کەلانێک بۆی پڕیکەم و
حتا لە هونەری کوردیشە ئەو ئاوازدانانم بۆ ئەوەیە کە کەلێنێکی جوان پڕکەمەوە بیکەم بە بینایەکی جوان ئەڵڵا لەو عیمارەیە کردت یا لەو خانەوە کردت هەوڵم داوە دای من هێشتا زۆری ماوە ئاوازی ترم زۆرە ئینشەڵڵا لایەندەیە تۆماریانەکەم زۆربەی ئالەتەکان من کە حەزم لێتی پیانویە ئەوە عامودالفەقەری ینی پشتی هەموو گۆرانیەکانمە دوایی کەمان عود تار سنتور قانون عود ئەمانە مامۆستا ئەوسا بە تراکاتیش ئیش نەئەکرا بە تایبەتی لە کارە هونەریەکاندا نەخێر وانە نەخێر هەر لەوێ هەر لە شتۆدو یەکسەر عازفەکان هەبوون وە تۆمارەکە زای کوردی چەند عازفی هەبێ زۆرشان نابینا بوون بەداخەوە بەڵام زیرەک بوون لە سەماعیە عازفیانە کرد مەسەڵەن یەکێک لە عازفە موهیمەکانی عەرەب فالح حەسەن بوو چای بە حاڵی بینیاوە بەڵام تەرکیزی باش بوو بەڵێ تەرکیزی باش بوو عازف نایەکە بوو ئەوە فاتی کرد ئەوە این بوون زیرەک بوون بزوق باشە بزوق ئەو سەردەمە زۆر کەم بوو بەڵێ مامۆستا بەڕاستی بەداخم بۆ ئەوەی کە کات زوو دەڕوات بەڵێ وێنەی جوانیشت زۆر لای منە چاوەکەمی سپاس دەکەم چاوە گەشت بێ ئەم وێنەیە کەی گیرە لەسەر کورسیەک دانیشتویت و ماشەڵڵا کورسەکە وازانم کورسیە هینەکانن ئەوەی پلاستیکەکان بوو کە جووتە بێ بەڵێ 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 ئەوە وەڵا بڕۆ ناکەمەوە جووت بێ ئەمە کورسیە سابتەکان بەڵێ بەڵێ ئەوە بەغایە ئەبوو نەواسە سەر بەحرەکەیە بەڵێ بەڵێ ئەوە لەگەڵ برادێکی خۆشەویستمە ناوی قادرە قەدەر لە بەغا بووین بەیەکەوە ئەسلیان کەرکوچیە ئێستا حالین لە کەرکووکەژی قەدەر شکور ماوە بەڵێ هیچێکە لە خۆشەویستەکانم ماوەستا بە ستایلێکی گەنجانەوە دانیشتویت دڵێ بە ژیان خۆشە لە وێنەکەدا دیارە وەڵی نازانم جەستەکە بخوێنینەوە ئەوە ئاگام لێ نییە ژیراوە خۆی ئەوە داڵغەم لێدا بوو بەخوا نازانم لە بیرم نامەوە بیرم لە چیە کردەوە هەموو بیری من مەسەن جاری وایە خەیاڵێک دێ بە مێشکتاش دێڕە شعری بۆیە یا تنتنی ئاوازێکت بۆ دێ یا شعرێکت لەبەرە ئەو شعراتەوێ ئاوازێکی جوانی بۆ دابنی لە پڕ خەیاڵەکەی دێ ئەوسا نە تەلەفۆن هەبوو ڕاستە بینەسیتەوە بەس منم سەرجەلێکی بچووکم هەبوو لە گیرفانما تۆمارمە کرد جوانە بەڵێ جوانم مامۆستا وێنەی کەتم لایە بەس باسی ئەو وێنەی مامۆستا عەلی مەردان کەم بەڵێ ئەو برادەرێک کیە لە تەنیشتانەوە برادەرێک کەتان لە تەنیشتەوەیە بەڵێ ئەی بەڕێست و مامۆستا عەلی مەردانن جەلال کۆچەری ڕەحمەتیە بەڵێ گۆرانی بێژ خەڵکی سلێمانیە مناڵەکانی لێرەیە ئەلحەمدولیلا ماون بەڵێ کوڕێکی ڕۆحسووکی کوردپەروەر بوو بەڵێ من ئەوەی تۆزێ غەلەیەکی تیا بۆیە مەرحەبام ناکرد هەتا لەگەڵێکی خۆشمان حەزت لە کەسانێکی گرە و وەڵکەیی نەبوو نەگەرەوە ئەبێ عاشقی خاک بێ ئەبێ عاشقی ئەم وڵاتە بێ ئەنجا هەزممە کرد ئەگەر کەسی خۆشم بێ ئەگەر باوکشم بێ کورتپەروەر نەبێ هینێکم ڕەفزێک هەر لە مناڵیەوە دایکم وای فێر کردوم مامۆستا عەلی مەردان چۆن بوو مامۆستا عەلی مەردان یەکەم مامۆستام بوو دوم وەکو باوکێک تەسەڕوفێ کرد لەگەڵ منە خۆشەویستیمان لەبێ نابوو زوو سەرم لێدا لە بەغا ماوەیەک نەخۆش بوو ئاگام لێ بوو ئیتر زۆربەی هونەرمەندەکان خەبەر مەدانی مەسەنۆکو هاشم عەلیمەندی وەکو ئیبراهیم سەلمان وەکو بەختیار سیامەن سووری ئەوەی مخرجی ئاگرێکی بێ خۆڵەمێش ئەم بەردەلای بۆی دڵی خۆش بێتتر دڵی زۆر خۆشە بۆی بەخوا حەمە گیانەمە ئیشی تۆیە زانم ئەوە ئەوایە کرد ڕاستە مامۆستا بە گوێمان لە گۆرانێکی دیکە بێ و عەزیەت هەبێ ماڵێ لە بەشی دووەمیشدا معلومە کە دەرفەتی قسەکردن زیاتر دەبێت بەڵام هێواشەوەش کۆتایی بەرنامەکەم
پێم باشە گوێمان لە دەنگی بەڕێزێ بێ و دوو پرسیاریکە دەکەم و ئەو کات کۆتایی بە بەرنامەکە دیانم بەسەر چاو خۆش بێ. گۆرانی لە هۆنراوە جوانەکانی پرۆفێسۆر و دکتۆر فەرێدون عەبدولبەرزنجی تووڕەمە بە خۆزیز مەکە خۆی ناوەکەی ئەوە نییە بەس ئیتر میلەت وان ناوینە تووڕەمە بە ناوەکەی شاعیر شەوانە گەڕ ئەگرێ شاعیر شەوانە گەڕ ئەگرێ تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خواوگرێ خوادگرێ خواوگرێ خوایادگرێ کە بێدەنگم وەمەزانە تاوانبارم چیم پێکرێ کە بێدەنگم وەمەزانە تاوانبارم چیم پێکرێ حەزێکی شێ دەم و دەستوم چاوی بەستوم قورجی گرتوم ناوی خواشم بۆ ناوترێ ناوی خواشم بۆ ناوترێ تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خواوگرێ خوادگرێ خواوگرێ خوادگرێ ئەگەر عەشق وەکو من داخی کردی ئەگەر عەشق وەکو من داخی کردی ئەزانی چۆن شاعیر شەوانە گەڕاگیری ئەزانی چۆن شاعیر شەوانە گەڕاگیری ئەگەر عەشق وەکو من داخی کردی ئەگەر عەشق وەکو من داخی کردی ئەزانی چۆن شاعیر شەوانە گەڕاگیری ئەزانی چۆن شاعیر شەوانە گەڕاگیری تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خوادگرێ خواوگرێ خوادگرێ 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 مامۆستاچی بڵێم وەڵا خۆشی تۆ خۆشی تۆ بەرەکەت بکەوێتە دەنگ و تەمەن و تەندروستیت ئەزماین مامۆستا زۆر جوان دەڵێیت تووڕەمە بە خۆ زیز مەکە هەر طبعاً مامۆستا ئەمە بە پرسیارەتێکی ئەخلاقیم لەسەر قەرزارم باسی نەکەم ئەم شەو برایەکم هەیە چۆمان یادی بەخێر 2 سەعات لەسەر ئەم گۆرانی جەنابە قسەم کرد بەڵێ باشە ینی بۆ قسەمان لەسەر ئەوە کردووە ئەگە بچینە نێو بەرپرسیارەتیەکی جەستەییەوە بەدەل لە هۆنراوە و ئاوازەکەەوە پێمان دەڵێ تووڕەمە بە خۆ زیز مەکە خوا ئەو گرێ لە لای کەشەوە یعنی تۆ لێرە تکای لێەکەی لە لایەکی کەشەوە حەزێکی شێ دڵ و دەست و قڕگی گرتووم نەسەکە جوانترە لای زۆر جوان قسەی لەگەڵا دەکەی بەڵێ ئەنجاگەرم لە حەزێ بکەیت تێبینێکی جوان هەر تووڕەمە بەیەک لەگەڵ ئەوەی تر فەرقی هەیە یەکەم ئێعلانە جوانە دووەم تکایە سێم حەدەسە چوارەم سادێکیتەوە پێنجەم خۆتە پەڕێنیتەوە پێنجەم وتێ چی؟ شەشەم ڕجایە پێڵێ تووڕەمە بە خۆت زیز مەکە تووڕەمە بە خۆت زیز مەکە خوادگرێ چون قەتعیتایە تووڕەم تۆ بێکێ بڵێ تووڕەمە باڵێ تووڕەمە بە وانە خۆ ناڵێ تووڕەمە بە نابێت بڵێ تووڕەمە بە خۆ زیز مەکە خواوگرێ خوادگرێ ئەبێ وریابی چۆن تەعامل لەگەڵ وشەکاندا دەکەیت من
وابزانم زیاد لە دەکەڕەت زیاتر دکتۆر ئەو شعری بۆ خوێنومەتەوە فەریدون یادی بەخێر تەمەند درێژ بێخوایە من ئاوازەکەم لە قورجی ئەو وەرگرتووە ئاوازە فەریدون بۆ خۆشی وردە خۆشی وردە بەڵێ ئەم قەڵەم جوانەگرێت بەڵێ بەس لە مسەجەلە پشکۆلەکەمە دەنگیم لەلایە کە شعرەکانی زیاد لە دەکەڕەت بۆمی خوێندۆتەوە اینجا دیراسی قورجیم کردووە اینجا دراسی شعرەکەم کردووە اینجا ئاوازەکەی بە قورجی خۆی باش یعنی ئەتوانم بڵێم خۆی ئاوازەکەی دا 5 و 6 بۆ باسکە لە تووڕە نەبوونەکە لە 5 و 6 تون بوویتەوە یا خۆت نەرم بوویتەوە لە 5 تووڕە بوویت و دووبارە نەرم بوویتەوە لە کۆتاییە گەشتیتە کوێ لە چوارەمە تۆ طبعا لە سێمە ئەعلانێکی تووڕەمە بە خۆ زیزمەکە مەچیە ڕاستە لە چوارەمە تۆزێ خاوێکی تۆ بووی دڵی ڕازیکەی باشە لە پێنجەمە ساردێکیتەوە جوانە لە شەشەمە تەنبیهێکەی کە عێقابەکەی چی ئاگدار بە خۆ بە بەلاشە خۆت تووڕەکەی من تاوانبار بکەی معنایە خوا و گرێوە نییە ڕاستە ئەبێ ئاوا شتەکان لەگەڵێت تەعاملکەی کاتی بەرنامەکەم گەشتە کۆتایی بەداخم بۆم بەشە کە لەگەڵ بەڕێستا کۆتایی بم بەرنامە دەیانم لە بەشی دووەمدا لە بەرنمەیەکی دیکەدا من لەگەڵ بەڕێستا دەمێنمەوە چونکە هێشتا تێر نەبووم لەو ئەرشیفە جوانی جەنابتان و دڵنیان بیسەر و بینەرەکانیش بە مشتاقی و بە تامەزرۆیەوە دانیشتون بە دیار بەرنمەیەکی لەم شێوەیە کە مامۆستایەکی جوان دەنگەکەی دەگەیەنێ بەوان یادگاریەکان و یادگەکانی دەخاتەوە بەردەست ئەوان سپاسی بەڕێستان دەکەم لە بەرنامەی ستاتیکا ڕازی بوویت ڕازیم لەبەرەوەی چۆنیەتی ئاوازدانان و ئامانەتی شعرم باس کرد ئەبێ هەموو هونەرمەندێک هەموو ئاوازدانەرێک ئاوها بە ئامانەت لەگەڵ کارەکانە ئیش بکەن و ئاوازەکان ئاواز جوان بە سۆزی دڵ و بەناخەوە دێر بە دێر بیخوێنەوە بزانە ئەو دێڕاڵێکی ئەواڵێکی حەدەس لەکوێیە خۆ قورتانی پێڵێن بە کوردی چۆن لە ناخۆشیەکە خۆ دەرەکەی چۆن قوفڵێکەکەی باشە کەواتە بە هونەرمەندانی ئێستا دەڵێ بە جیلی نوێ دەڵێیت ئەمە کۆتا قسەی منە بۆ جەنابتان بە جیلی نوێ دەڵێیت تەنها گۆرانی وتن و دەنگخۆشی گرنگ نییە تەعاملکردن لەگەڵ وشەکان و بەرپرسیارەتیکردنی زمانی جەستە کاریگەریەکی تەواوەتی دەبێت لەسەر هەوادار و بیسەر و بینەرەکانتان سپاسی بەڕێستان دەکەم من ماڵەوەی لە بیسەر و بینەرەکانم دەکەم لە بەرنامەی ستاتیکاوە بەڵام پێم خۆشە گۆرانی هەر من ڕەنجەڕۆم کۆتایی بەرنامەکەمان ئێمە لە خزمەت تا خزمەتی هونەر و کەلتوری کوردی بکڕێ من ئامادەم سپاس بۆ بەڕێستان بە ئیجازەی بەڕێستان بیسەر و بینەری بەڕێزی سلێمانی تیڤ لێرەدا بەجێتان دێ هەڵم لە بەرنامەیەکی دیکەدا دێمەوەلاتان و زیاتر قسە لەگەڵ مامۆستای پایە بەرز مامۆستا محەممەد عەباس بارام دەکەم فەرموو مامۆستا هەر من ڕەنجە ڕۆمەمە هەر من ڕەنجە ڕۆم هەر من کوشتای گوڵێ نیگایەکی تۆم هەر من ڕەنجە ڕۆمەمەن هەر من ڕەنجە ڕۆم هەر من کوشتای گوڵێ نیگایەکی تۆم هەر من بە دوو چاوەمان فرمێسکە ڕێژێم لەگەڵ یادی تۆ گوڵێ نەسۆرە چێژم هەر منێ بە دوو چاوەمان فرمێسکە پێوەی و بە گوڵە گریم گوڵێ بۆ دوای پەشێوم هەر من مەفتونی ئەمە ئەو چاوە ڕاشە لەیدای تریفای گوڵێ ئەو کوڵ مەگەشەم هەر من مەفتونی ئەمە ئەو چاوە ڕاشە لەیدای تریفای گوڵێ ئەو کوڵ مەگەشەم هەر منە ڕەنجە ڕۆمە